ای رفیقانی طریقت دردی عشقم شارکه يكنيني لي شيرين دها أمان 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 بمردور أبخشي بيكنيني لي شيرين ورا قربان لصر كام ديني ورا قربان لصر كام ديني همن بما صر دين دالي لالي سبيني جلي قربان قربان روحهم حاضر ابو سربري
ڕۆحم حاضر بوو سەربڕین تا بە خوێنمێ خەناوی بێ تا بە خوێنم خەناوی بێ دەست و پەنجەی بلورین ئەمان 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 فکر لالم نامینێ تەنکارە وژناکەمایە فکر لالم نامینێ تەنکارە وژناکەمایە تەنکە باخۆم بێخەبەر لەیلێ لە ماڕوومدایە تەنکە ژیانم تەنکە تەنکە ڕۆحی شیرینەیە لێلێ لە دووری باڕات بەخوات و پەربرینەیە تەنکە 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 ئەو لارە و لەنجە تەرکایە تەنکەکەم بێ و کام بچۆ لەیلێ بەم دەور و پشتایە تەنکەکەم بێ و کام بچۆ توخوا بەم دەور و پشتایە تەنکە یاخوا ئەو دڵی من وەی وەی بچێ باگشتایە یاخوا ئەو دڵی من تەنکە لەیلێ بچێ باگشتایە تەنکە جانم تەنکە تەنکە ڕۆحی شیرینەیە لەیلێ لە دووری باغات بەخوات و پەربرینەیە تەنکە 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 ئەو لارە و لەنجە تەرکە بینەرانی عزیز و خۆشەوی سڵاوی گەرمی ئێمەتان پێشکەش لە بەرنامەی ئاوێنێ هونەرەوە هاتوینەوە خزمەت ئێوەی عزیز و خۆشەویست بۆ بەسەرکردنەوە و دیدار لەگەڵ هونەرمەندێکی تر هونەرمەندی زۆر عزیز و خۆشەویست کاک ئیحسان زیرەک بە هاوکاری ژەنیاری زۆر عزیز و خۆشەویست کاک حامید عوسمان کاک ئیحسانگیان زۆر خۆشحاڵم کە لەم بەرنامەی ئامادەی زۆر سپاس منیش هەروە زۆر خۆم بە خۆشحاڵ و بەختەوەر دەزانم کە هاتوونەتە شاری چەمچەماڵ و ئەزیەتتان کێشا یاخوا بەخێر بێن سەر چاوم و خۆشحاڵم کە بتوانین بەرنمەیەکی ڕێک و پێک و جوان بۆ بینەرانی خۆشەویست و گوێگرانی خۆشەویست ئامادە بکەین و هیوادارم بەدڵی هەموو لایەک بێ باوکاری برای خۆشەویستم مامۆستا حامید ئەویش لە بازیانەوە ئەزێتی کێشا بەرنمەکەی ئیشەڵڵا جوانتر و ڕازاوەترەکە یاخوا بەخێر بێت و سەر چاوم زۆر سپاس کاک حامید جناب پیشت بەخێر بیت هەر خۆش بیت خۆشحاڵم کە لەم بەرنامەی ئامادەن یارە دیمەنێکی بەهاری و هەوایکی خۆشی بەهاری هەر ئەو بەرنمەیە کە لە خاترمانە و لە نظرمانایە پێشکەش بە بینەرانی بەڕێزی بکەین دڵنیام دەردێ کاک ئیحسانگیان پێم خۆش بوو خۆناسانێکت هەبێ بۆ بینەرانی بەڕێز کاک ئیحسان زیرەک کێیە بۆ ناونراوی ئیحسان زیرەک بەڵێ سپاس من بۆ خۆم ناوم ئیحسان بورهانە هەر لە سەرەتای منداڵیەوە ئاشنا بووم بە گۆرانیەکانی مامۆستا حەسەن زیرەک تر هەر لەوە سەرچاوی زیرەک بوو بە لەقەبم و تا ئەم سەردەمەش هەر بە ئیحسان زیرەک ناساوم و هەر لە دایکبووی ساڵی 1976 هەر لە شاری چەمچەماڵ لە گەڕێکی بێکەس لە بنەماڵەیەکی ئاینی و هەژار لە دایک بوومە هەر بژی کاک حامدیان پێم خۆشە جنابیشت خۆناسانێکت هەبێ کاک حامید عوسمان کێیە؟ سەرەتا بەخێر بێن ئێوەش زۆر سپاس خۆم خۆشحاڵە زانم کە ئێوە ئەم دەرفەتتان بۆ ئێمە ئامادە کردووە لەگەڵ کەم کاکە ئیحسانی هونەرمەند بێکەوە
ئەم بەرهەمانە پێشکەش بێەوەی خۆشەویستکەین. من حامید عوسمان عەلی لە دایکبووی 1983 پەیمانگای هونەرە جوانەکانی سلێمانیم ساڵی 2006 تاو کردووە. ئێستاش مامۆستام لە قوتابخانەی ڕازگۆی بازیان. هەر سەرکەوتوو بی هیوادار مەر بەردەوام بی. تەمەنی گەنجیە و دەست کرد و بە کاری هونەری من دڵنیام داهاتووکی گەشۆڕوونت هەیە. کاک ئەحسانگیان پێم خۆش بوو سەرەتای دەستپێکردنی گۆرانیت لەکوێوە سەرچاوەیە گرت. جنابەت دیارەوە زۆربەی کەسی زانێت کە زیاتر گۆرانیەکانی مامۆستا حەسەن زیرەک تەقلید دەکەیت. بەڵێ سەرەتای دەست بەکاربوونی کاری هونەریم کە ئاشنا بووم بە گۆرانی و لەڕێ ئەو هونەرە گەورەی مامۆستا حەسەن زیرەکەوە بوو. تەمەنم 19 ساڵان بوو تەقریبەن. خانوویەکی کۆنمان نەبوو، وەستایەکی خزممان ئیشی بۆمانە کرد بە نێوی وەستا ئەکرەم. من ئاوا هێواش هێواش بەردم بۆی دەبردە بەردەستی دیواری بۆمان ئەچنی. تر ئەو سەردەمە ڕادیۆیەکی پشکۆلەمان نەبوو لە ڕادیۆی کوردی بەغدا. گۆرانیشی دابەزان نەشمەزانی ئەو گۆرانیە مامۆستا حەسەن زیرەکە بە ناوی هەروایە کە گوێم لێ بوو دای چەڵەکانم یەکسەر تەسیری کرد لێم. یەکسەر هێواش بەردەکەم دانا و دانیشتم جۆم بۆ شل کرد. دوای ئەوە تۆمارگایەکە بوو لە شاری سمسەماڵ، تۆمارگای زیرەک کاک حاجی جەعفەر ڕێز و احتراممەیە بۆی. ئەوش هەر لە خۆشی زیرەک ئەو تۆمارگایی دانا بوو. زۆر حەسەن زیرەکی خۆشەویست. چوومە لای ئەو پرسیارم کرد، وتم کاک حاجی گوێم لە گۆرانیەک بوو لە ڕادیۆکەی ماڵی خۆمان هەروایە بوو. وتی ئەگەر کاسێتەکەت بۆ تاقی بکەمەوە نەوارەکە ئەزانی کە وتم بەڵێ هەر گوێبیسی بم دەزانم. تر بۆی تاقیوتم ئەوەیە دەوتی ئەوە مامۆستا حەسەن زیرەکە بزانە. تر هەر لەوە سەرچاوی گرت وردە وردە کاسێتەکانی کۆ کرد و وردە وردە گوێچکەم بۆ شلە کرد و لە ماڵ خۆمان و دوای ئەوەش چۆڵیەکە بوو لای ماڵی خۆمان بە هاوینان. زۆر منداڵ بووم کە شەو لە 11 بەدواوە 11 شەو داهات لەگەڵ برادەرە خۆشەویستەکانمە ئەچوومە تر گۆرانیمەوت خەڵکی ئەو دەمە لە سەربان ئەنووسن. تر هەموو خەڵک کە دەستم بەکرد بە گۆرانیوتە هەموو خەڵک داهاتە بان خانوم داهاتە بەردەم دەرگا و گویان بۆ شلە کردم. تر دوای ئەوەش وردە وردەدەی پەیوەندیم کرد بە کۆمەڵی هونەرە جوانەکانەوە لە هەموو بۆنەوە فیستیڤاڵ و یادەوەریەکانە بەشداری مەکردبوون. فیستیڤاڵە کلتوریەکان لە دەربەنی خان، لە کەلار، لە چەمچەماڵ، لە هەولێری. تر هەر لەوە بوو تا ئێستاش هەر بەردەوامم بە کاری هونەری. و حەسەن زیرەک هونەرمەندێکە کە تەسیری زۆری لەسەر هونەرمەندەکانی تر کردووە. بەڵێ ئەوانە کێ بوون کە یارمەتی تویان کردووە زیاتر گۆرانیەکانی حەسەن زیرەک بڵیتەوە؟ وڵا ئەو برادرانەی کە ئەو سەردەمە کە دانیشتم تەمەنم منداڵ بوو. کاگەرێم کاکەی خۆشەویستمە زۆر چای ماچەکەم. ئەوە کاتێک کە منداڵ بووم بام زۆر ڕێی نەدەدا کە بچم گۆرانی بڵێم ئەی مەچۆ. ئینسان کە منداڵ بوو گوێ نادا بە کوچەی ئاڕۆشتم گۆرانی مەوت. بڵێ ئیتر شەوان ئاهات بە دوامە کاگەرێم. ئەو سەردەمە زۆر شەیدای زیرەک بوو. ئەو تەمەنی لە من گەورەتر بوو. ڕایسینێکیە بوو زەبت با بڵێن تەسجیل. تر گوێمان لە گۆرانیەکانی مامۆستا حەسەن زیرەک کرد و ئەوەش زیاد هانوێدام کاگەرێم. تر ئەوش بوو بۆ پاڵنەرێکم لەو سەردەمەدا. پاڵپشتێکی گەورە بووم تا ئێستاش هەر زۆر هاوکاری و پاڵپشتمە بۆ هونەرەکەم. من سوپاسێکم. تر زۆربەی لە برادەرەکانیش ئەی مۆزیک ژەنەکانەوەنێک کە کاری مۆزیکیان کردووە. کاری مۆزیکیان ئەوانەش تیپی کۆمەڵی هونەرە جوانەکان بوو ئەو سەردەمە تا ئێستاش هەر بەردەوامن ماون بەردەوامن لەسەر کار و چالاکیەکانی خۆیان. تر لەگەڵ هونەرمەندی ئازیز و خۆشەویست کاک ڕەمەزان گەرمیانیەویش گۆرانی بێژێکی زۆر مەقامزان و سەرکەوتووە. لەگەڵ ئەوە لە سەرجەم بۆ نەو فیستیڤاڵەکانە بەشدارە بووین. لەگەڵ تیپی کۆمەڵی هونەرە جوانەکانە تا ئێستاش گروپی مۆزیکی یارانمانەیە. هیچ کاگەرێم سەرۆکی ئەو ڕێکخراوەیە، سەرۆکی تیپەکەیشە. جاروبار بەردەوامین لە بە پێی توانای خۆمان بەردەوامین لە چالاکیەکان. لە سلێمانی بە تایبەتی تەسیراتی یەکەمم هونەرە گەورە و هونەرە بەرز و پڕلەمانەکەی مامۆستا حەسەن زیرەک بوو کە بووە پاڵنەرێکی گەورەی یەکجار من کە بێمە ناو بواری هونەری گۆرانی کوردیەوە.
ئەی لە شاری سلێمانی لە زۆر بۆنەکان ئەتبینم لە سلێمانی باڵێ لە لە تەلەڤیزیونەکان باڵێ ئەبینم لە زۆربەی بۆن و باڵێ ساڵ یادی مامۆستا حەسەنیەکی نەمر بانگمان دەکەن بەشدارە بن لەگەڵ مۆزیک زەنەکانی شاری سلێمانی هەر لە گەڵ مامۆستا حامیدە زۆر جار سوتفاکە ئەمیشم لەگەڵدا بێت لە ساڵ یادەوەریەکانی مامۆستا حەسەن زیرەک بەڕاستی من ئەمەیە زۆر سپاسی مامۆستا حامید کەم بۆ زۆربەی کارەکانم لە تایبەت لە شاری سەمسەما هەم لە شاری سلێمانی و لە کەرکوب ئەتوان بڵێم ئەم زۆر بە تەنگمانەوە دێ نەک بۆ من بۆ هەموو شارەکە بە تایبەتی بۆ شاری سەمسەماڵ جێگای ڕێز و پێزانینە دوای ئەوەش لە هەڵەبجە بەشداریم کردووە لە کۆنسێرت و لە دەربەنی خان لە قەڵاتزێ لە هەولێر و دوای ئەوەش لە هەر لە شاری سەمسەماڵ باوکاری کاک جەفحەر و ئەو لە ڕۆشنبیری و کاکە تالیب مدیرە ڕۆشنبیری بوون ساڵیادێکمان بۆ مامۆستا حەسەن زیرەک کرد پێم وابێت 2004-2005 بوو کە ڕابەخانمی خێزانی شیاتە بوو خەڵکێکی زۆر تەنانەت لە سلێمانی شەواتن بووە جێگای دڵخۆشی هەموو خەڵکی شاری چەمچەماڵ لە کۆنسرتەکان کاگە حەسەن هەر زیاتر گۆرانیەکانی نەمەر حەسەن زیرەکە دۆتوێتەوە وەڵا شتەکانی گەرمیانیشم بتۆتەوە بە تایبەت مامۆستا حوسێن عەلی کاک سلاح داودێ ڕەحمەتی یادیان بەخێر کاک ڕەمەزان گەرمیانیشە لەگەڵمانە بەشدار بووە ئەی بۆ خۆت گۆرانەکانی کاک ڕەمەزانیشم زۆر جاوتوێتەوە ئەمانە کە ئەم هونەرمەندانە بوون بە هەوێنێک بۆ تۆ ڕێچکێکت بۆ خۆت گرتووە بەڵێ ئێستا بۆ خۆت چیت هەیە ئەوانەیە کاری هونەریت کردووە ئاواز کەسێک ئاوازی پێداوی گۆرانی کەسێکە دوت بێتەوە کە ئەو دای نابێت نەفل کلۆر بێ بەڵێ ئێستا شکر بەخوا ئێستا توان بۆ خۆشم ئاواز دانم بڵێ سیدیەکم بە ناوی شەنگەبێری بەڵاو کردەوە لە 2010 کۆمپانیای چوارچرا لە 2010 بەڵێ بۆی بەڵاو کردمەوە کاک عرفان یادی بەخێر ئەوە زۆر پاڵپشتی کردم کۆمەڵی لە برادەرە خۆشەویستەکانیشم بە هاوکاری گروپی موزیکی کورد ئێستا بووە بە گروپی موزیکی سنتەری لور بڵێ کاک نزار زێویەوان بەڵێ کاک نزار زێوی تر کۆمەڵە لە مۆزیک زەنەکانی شاری سلێمانی بەشدار بوون لەو سیدیا کاری باشیان بۆ کردم ئاوازەکانی کینکین ئاوازان خۆشمتیا بوو وەنراوەکە هیما مۆستایە من بوو بە ناوی ئازاری شین خۆیان چەند گۆرانی لە خۆی گر بوو چەند گۆرانی نۆ گۆرانی بەڵێ ئەو نۆ گۆرانی نۆکەی تازە بوون گۆرانی یەک ئاوازی خۆم بوو ئەی ئەوانی تر ئەوەکانی دیکە لەوەنداوەکانی بابەتایری ئۆلیانەویشتر هونەرمەندی خۆشەویست کاکە قادر مامەندی وتووی مەبەستم گۆرانیەکانە گۆرانی فولکلۆر بوون یا گۆرانی تازە بوون گۆرانی تازە بوون بەڵێ فۆلکلۆرش وترا بوونەوە بەس لەلایەن چەند هونەرمەندێکەوە وترا بوو منیش بە باشم زانی بە موزیکیشی تازە و جوان ئەوانەم هەموو وتنەوە و جێگای دڵخۆشی هەموو ژۆگران و هونەری ڕاستەقینەی کوردی بوو ئێستا کراون بە کلیپ زۆرێ باز لەسەر نەخێت تا ئێستا کلیپم بۆ نەکردم بۆ بەخوای تر بەڕاستی خەمساردی خۆشمی تیا بووە لە ڕووی مادیەوە توانایی نێکاگە حسان هونەرمەندان زۆربیان لە بواری مادیە توانیان نیە بەڵام ئەرکی وەزارەتی ڕۆشنبیریە یا تەلەڤیزیونەکانی حکوومەتی هەرێمە کە ئەو کارە بکات لەلایەن چەند جهتێکەوە پیان وت بێتم بەس بەڕاستی خۆم بێتاقەت بم لێ بەڕاستیان دێک کلیپ و گۆرانیە بینم لە کەناڵەکانەوە ئەوانە زۆر بێتاقەت مەکە کە هیچ شایانی ئەوە نییە لەسەر شاشە و تەلەڤیزۆنەکان کە بەڕاستی هونەری کوردیان بەرەو قارێکی زۆر ناشرین و نالەبار بردووە ئەو شتانە زۆر بێتاقەت مەکە ئیشەڵڵا ئەوە تاواناتوشدا ئەگەر بۆم بگونجێت هەردەیکەم ئینشاءڵڵا کاک ئیحسان ئەوە تاوانبار پێت وایە مۆزیسیۆنە کە ئەو گۆرانیانە تۆمارەکەن بۆیان یا تاوانبار کێیە وڵا تاوانباری سەرەکی وەزارەتی ڕۆشنبیریە ئەخر وەزارەتی ڕۆشنبیریە خۆ نای دەست من بگرێ بڵێ گۆرانی بۆت نیە تۆماری بکەیت تۆمارگایکەی و پارادەم تۆماریەکە بەڵام مۆزیسیۆن و کارێ بۆکە بەڵێ موزیکسیان بەداخەوە ڕاستەکەی ئەوانیش بەرپرسن حەق نییە بۆ مادی هەموو شتێک بکەن چونکە ئەرچێکی گەورە لەسەر شانیانە چونکە ئێمە هەچی ئێمە کوردی هەموو گەلانێک هەموو وڵاتانێک شانازی بە هونەر و کللتوری خۆیەوەکە بەس بەداخەوە ئێمە نازانم یعنی بڵێم چی لە پێناو مادەیە ڕێز و احترام هەیە بۆ هەموو موزیکزانەکان هەموو شتێکەکەن بەداخەوەقتی وایە ڕێگر بن لەو کارە ئەگەر هونەرمەندەکە با بڵێن ئیمکانەتێ زۆریش بخاتە بەدەستیان خۆیان پێی بڵێن ئەو کەسە کە هونەرمەندەکە خۆی
عقلی پێیان ناشکە کە پێی بڵێ ئەمە کارێکی خراپە و تۆ نابێ بیکە میکە خۆت سەرقاڵکە بە کارێکی ترەوە بەداخەوە کاکی حسان ینی پاشاگەردانیەکە کەس بە کەس نییە هەبمەدای کاک حامد کە یەکێک لە ژەنیارەکان ئایا بەڕاستی ژەنیارەکان وان کە هەر کەسێک بێ و گۆرانی بەو گۆرانیم هەیە و مۆزیکی بۆ ئاماداکەنێەوە وڵاهی خۆی لە ڕاستیە بابەتی هوەری یعنی بێ گۆرانی بێژەکە هەڵسەنگاندنی بۆ بکرێ منوەکو خۆم بۆ زۆر کەس ئیش ناکەم بڵێ ئەنجامە وەکو لایەنە هوەرەکەی وەکو جەوی دانیشتن و ئەوە احتیادی مشکلە نییە چونکە جەوێکی ئاسایی و تەرفیهەیە زوو تێپەڕە بەڵام وەکو مەسەلەی ئیشی فەنی نەوەڵا بە هەموو کەس ئیش ناکەم و لەگەڵ ئەوەشە بەداخەوە من کاکستان پێشتر ئاماژەی پێکرد وتی وەزارەتی ڕۆشنبیری بەس من کەناڵەکانی ڕاگەیاندنیش بەڕاستی بەکەم تەرخەمەزانم لە پێویستە ئەوانش فلتەرێکیان هەبێ بۆ ئەوەی ئەو کەسانی کە دێن کلیپ دێنن یان بەرهەمێک هێنن پێویستە هەڵسەنگاندنی بۆ بکرێت لە هەم لە ڕۆ کلیپەکەیەوە و هەم لە ڕۆفەنی مۆزیکەکەیەوە و ڕۆمەقامیەکەی لێک درێتەوە بەڕاستی بزانێت لەسەر چ دەستگایەک ئایا فەنی ئیش کراوە یان هەر ئاوە هەڕەمەچی پێویستە فلتەر هەبێ ئەنجا ئەو کلیپانش بەڕاستی کلیپێک بێ کە سیمای جوانی سروشتی کوردستان و سیمایەکی نەتەوەی هەبێ بۆ نمونە جلی کوردی و ئەم جۆرەشتانە تیا بەکار بێ لە خاچی پیرۆزی کوردستان ئەم کلیپانە بکرێ پێم وایە بۆ ئەوەی بتوانرێت کە ئەم وڵاتە جوانەی ئێمەش بناسێنرێ بە وڵاتانی کەوە هەر گروپێکی هەڵپەرکەی مەسەلەن ئەم جۆرە ئیشانە ئەم جۆرە هونەرانە تیا بەکار هاتبێ یان خۆی بتوانێت بە شێوەیەکی جوان سروشتی کوردستان بگەێنێ بە ڕاگەیاندنەکان و بڵێن بە تەواوی جیهان باش ئەوە ڕاگەاندن لایەنێکی بەڵێ مەبەستەکەمانەوە نییە کەس مەحکوم بکەین لایەنێکی ڕاگەاندنەکانە کە تاوانباری سەرەکین لەوەی کە شتانە بڵاوەکەنەوە بەڵام لایەنی سەرەکی تر هەیە ئەو مۆزیسیانانن کە لە تۆمارگا لە ئەو شوێنانەیە کە ئستیدیویان هەیە ئەچن گۆرانی بێژ ئەوانەیە کە پێیان خۆە پاریان پێدری وەک شێوەیەکی بازرگانی و کاری بەوە نیە من مەبەستم ئەوەیە کەس هەیە کە ئەم کاراناکە بۆ ڕێگری ناکەن وڵی خۆی ئەبێ ئەحسان پێشتر و تەر وەزارەتی ڕۆشنبیری ئەبێ وەزارەتی ڕۆشنبیری یاسایەک دانێ بۆ هەموو ستۆدیۆیەک بۆ هەموو شوێنێک کە بتوانرێت بەداخەوە تا ئێستا مافی هونەرمەند بەڕاستی نەپارێزراوە یعنی بۆی هەر کەسەکە بینی لە خۆی و هەرمەچی ئیژەکە ئەم ستۆدیۆ بە زۆری لە ڕووی کاری بازرگانی و خەریکن مەسەلەن هەیە ئەڵێ ئەم گۆرانێ 20 وەرەقەتێمە بۆم بکە کابراز لە ڕۆ مادیەکەەوە لێشی داتۆڵەوە پێروسیا با من بۆی بکەم بەس ئەو کەناڵی ڕاگەاندن زیاتر بەرپرسە من بەڕێی من هەنێ بە یەک ڕۆژ کارەکەی بۆ تەواوەکە ئەو ئەتوانێت لە پێناوی مادەکەیە ئیتر ستۆدیۆ بێ هەرچێوی مۆسیقی بێ ئەو ئیشی خۆیەکە و ئەڕوا بەڵام ئەبێ کەناڵی ڕاگەاندن بێ هەڵسەنگاندن بۆ ئەم هونەرمەندەیان بۆ ئەم کەسە بکە کە ئەم بەرهەمەکە هێنێتە ئەو شوێنە وای وادارم کاوە نمێنێت کەە هەم فیلترێکا بێ ئەم موزیسیەنەکانەوەە بە زانیاریەوە بە شێوەیە تێگەیشتنی ڕەسەنایەتیەوە و بەرهەمانە تۆمار بکەن ئەوە کەسێکیش نازانێت دەستی بگرن ئەسای لەوانەیە کەسێک دەنگی خۆش بێت نازانێت گۆرانی دەستی بگرن یارمەتی بکەن ئێستا با بچینی لای گۆرانیک باسی حەسەن زیرەکمان کردووە ئەوڕۆ کاکی حەسەن زیرەک گۆرانیەکانی ئەوڵێتەوە با بچینی لای گۆرانی شایە دەگەڕێ بینەرانی بەڕێز گۆرانی شایە دەگەڕێ پێشکەشتان دەکرێت و دێنەوە خزمەتتان
دەمت خۆش بێ کاک ئەحسان پەنجەتەر خۆش بێ کاک حەمیدیان هیوادارمە سەرکەوتوو بن دەگەڕە گۆرانێکی قورسە بەڵێ زیاد بەحەت قورسە زۆر پێی سەرسام بۆ گۆرانی ئەم قورسە بەڕاستی بیستومە لە ناوچەی مکوریان پێشتر وتراوە بەر لە حەسەن زیرەک بەڵام حەسەن زیرەکی جوان وتووی ئەوە مۆسیقە جوانش بۆی ئامادە کراوە یادی بەخێر کاک ئەحسان جنابەت گوێ لە حەسەن زیرەک گرتووە گۆرانیەکانی بەڵێ ئایا هەر گوێت لێگردووە گۆرانیەکانت لەبەر کردووە یانە لە ڕووی ئەو کتێبانە و کە لەسەر حەسەن زیرەک نووسراوە گۆرانیەکانی بە تەکستەکەەوە نووسراوە چاوت لەوانش کردووە مەبادا لە شوێنێک هەڵەیەک بکەی وەڵای ئەوەی ڕاستی بێ بەس وەکو جۆچکە بە نەواری جۆم لێ کردووە لەسەر کاسێتی نەوار زەبت با بڵێن بڵێ ئەی بوو جۆم بۆشل کردەوە بەس لە ڕێی تەزجیلەوە زیاتر ئەو کەلیمە و نەکانی مامۆستا حەسەن زیرەکەم دوو سێ کتێبی بینیوە لە بازاڕ ئەوانەیشی مەیە سێ کتێبەکانیشی کردووە ئەو کتێبی گۆرانیەکانی بەڵێ لەوانەیە بڕێک جار بە گوێگرتن لە وشەکە تێنەگە ئینسان بە جوانی وەیە پێویستە لەو سەرچاوانش کەڵکۆر بگری بەڵێ ئەوانەی چۆنا چۆن زۆر جاری سەی متابعی کتێبەکانیم کردو ینی مامۆستا حەسەن زیرەک لە خوێندنی گۆرانیەکەدا شتێترەوە لە کتێبەکە پێم وابێ شتێتر نووسراوە نووسیوە شتێتر نووسرا زۆر سەیرەکە لەوانەیە باڵە نووسرابێ حەسەن زیرەک جاروا بووە ئەو گۆرانی هەر بە دوو شێوە توێتەوە ئەنێ هەمان تێکستی بەکاری نا بەڵام تێکستەکەی بڕێ دەستکاری کردووە لەوە ڕەنگە ئەوەش بوو بێتە هۆی ئەوە تێکست بە دوو مقام یان بە دوو زۆر بڵێ وایە ڕێک وایە کەسانێکن گۆرانی حەسەن زیرەک هەڵێنەوە چون پێم خۆش بوو جنابەت کە گۆرانەکان حەسەن زیرەکەڵێەوە ئەو باسەمانە بهێناوەتە سەر حەسەن زیرەک دوایتین سەر ناوچەی منتەقەی خۆتان و ئەوانەیە کە ناوچەی گەرمیان نزیک بە ئێوەیە بەڵام ئەو کەسانە گۆرانی حەسەن زیرەکەمەتوێتەوە هەن بڕە کەسێک پێت وایە توانیویانە ئەو ئەدای حەسەن زیرەکە بکەن ئەو گۆرانیانە حەسەن زیرەکە بە جوانی بڵێنەوە وڵای من حەزەکەم بە سەراحەت ئەو کورسیارە دڵاندەمەوە نەک من هەزارانی وەک من و با بڵێن کاک سامانی شەیە ڕێز و احترام هەیە بۆی کە
زۆر خۆشەویستمە کەس ناتوانێت حەسەن زیرەک دەریایەکی یەکجار گەورەیە من وەکو خۆم هیوادارم یەک قەترێکی بچووک لەو دەریا گەورەی ئەو هونەرە گەورەی مامۆستا حەسەن زیرەک بم وە کەسیش لە دوای حەسەن زیرەک کەس ناتوانێت جێگاکەی ئەو پڕەوەکە بەس شتەکە ئەڵێ جێگای دڵخۆشیە مەسەڵەن من لە ساڵ یادەکانێک کە بەشداریەکەم گۆرانی مامۆستا حەسەن زیرەکە لەمەوە لە بەرنامێکی ئەوە خەڵک دەستخۆشیم لێکە ئەوە جێگای خۆشحاڵیە بۆ من ئەبێتە پاڵنەرە ئەنا وەکو ئەوەی کە ببینە میراتگیری زیرەک من بۆ وەکو خۆم حەدم نییەوە تەنانەت ڕێی لەوانەیە ئەوانی جوابێ و کەسانی کە گۆرانیەکان مامۆستا حەسەن زیرەکە لەن چونکە حەسەن زیرەک زۆر گەورەیە هیچ کەس ناتوانێت بیگاتێ وایە هیوادارم کاوانەی تەقلیدی مامۆستا حەسەن زیرەکەکەن بتوانن ئەو گۆرانیانەی بە شێوەی ڕێکۆپێک لانی کەمەگەر نتوانەوە خۆی نەیشێوێنن مەبەستم شێوانەکەیە کە جنابەتێکی لە هونەرمەندانەی بەڕاستی جوانە ئێڵیت حەقا خەڵکیش بمبەخشی حەقا خەڵکیش بۆ خۆی ئەو ڕای بدا کە مەسەڵەن من کە گۆرانیەکان مامۆستا حەسەن زیرەکە لەمەیان کاک سامانیان کە عەبدولقادر حەسەنەیە لە سلێمانی خەڵک ئەبێ هەڵسەنگاندنی بێ بەبزانم کاک سامان من خۆمە چێ بڵێم نابێت کاک سامان پاشەکشە کردووە لە هونەر یەک دوو ساڵ پێم وابێ بە خزمەت جەناوتی وازم هێنا دوایی هەمیشتان پێم وابێ ئێستا قۆڵی لێ هەڵکردێتەوە دیسان کەس ناتوانێت واز لە هونەر بێنە هونەر شتێک نییە بۆ ئاسانێ بتوانی واز لێ بێنی شتێکە پەیوەندی لەگەڵ ڕۆح هەیە وایە کاک حامد لە چه گروپێک ئیشەکەی کاروبار لە کامە گروپە لە سلێمانی ئەگەر سەردانی سلێمانی گەیان لە بازیانی وەڵاهی لە ڕاستیە من خۆم سەربەخۆ کارەکەم ینی لەگەڵ هەموو گروپەکان کارم کردووە گروپی سلێمانی لە سلێمانی لەگەڵ مەولەویە ئیشم کردووە لەگەڵ یەک دوو گروپی ترکە خۆمان هەر لە شار باژێر هەر دروستمان کردووە گروپێکی یاران هەیە لێرە لە سەمسەماڵ من بەشداری لەگەڵ کردوون گروپی کۆمەڵی هونەرە جوانەکانی کورد هەر لێرێ ئەوە بەشداری لەگەڵ کردوون بە زیاتر سەربەخۆ یعنی هەر لەگەڵ یعنی هەر کامیان بانگ بکەنە ڕۆی یعنی بەڕاستی کورسە ئێستا بتوانانی گروپێک دروستکەی لە دەک ئازفێک بێت چونکە بەڕاستی ئێستا تۆزێ من وای هەستەکەم معیشەت زۆر خورس بووە بەڕاستی ناتوانانی ئەو هەموو خەڵک مەشغوڵ بووە سەردەمەکە سەردەمێکی تۆزە خێرایە ڕاست ئێمە کۆمەڵک تیپمان هەیە لە شاری سلێمانی لە دەوروبەری شاری سلێمانیش بەڵام هەمویان بەڵام زیاتر لە شاری سلێمانیەژی تیپی فلکلۆری کوردی هەیە تیپی شنجوێ هەیە تیپی سنتەری لڕ هەروایە سنتەری لڕەوە هەیەوانە تیپ موسیقای سلێمانی هەیە چەندین تیپی تر هەنەوانە لەگەڵ ئەوانە هیچ هاوکاریگت هەیە یا ئەوان داوایان کرد بچێ و تیپانە لەگەڵیان ئیش وڵی خۆی ئەوان داوایان کردو هەندێک لە تیپەکان بەڵام لە ڕاستیە من سنووری جوگرافیەکەم من لە بازیانم بازیان تۆزێ دوورترە لە سلێمانیەوە ئیترم بەهۆی ئەوە زیاتر نەمتوانیوە لەگەڵیان تێکەڵاو بوو پێشتری سارم نەبووە ئەو تازە سارم هەیە تقریبا ئێستا توانم ئێستا باشترە توانی ڕێی لەگەڵیان هاوکاری بکەیت بەڵە بەڵە بەتەشیت زۆر باشەر سەرکەوتوبی قەنجیلانەی خۆشمانەیە وەکو گروپی مۆسیقای یاران لەگەڵ تیپی کۆمەڵی هونەرە جوان لە چەمچە ماڵە هەمی زۆر جا لەگەڵ گروپەیە لە چەمچە ماڵە ئەو گروپە هونەرمەندیان هەیە گۆرانی بێژ لێرە بەڵێ کاک ڕەمەزانمانەیە کاک کەریممانەیە ئەوانە گۆرانی بێژ لوقمانیشمان نەبوو زوو لوقمان ڕەحمان ئەو ئێستا لە کەرکووکە ئەو هەر لێرە خەڵگەی ناسی ئەو ئیتە تۆزە زیاتر کەم کەم دەرەکەوێ نازانم ئەوی سەرقاڵی ژیان و معیشەت و وایە ئایلە و خێزانداریتر ئەوانش زۆر تەسیرەکە ئاماشی بە هونەرمەندێک کرد کە بەڕاستی نخبەیە لەم شارەیە پێویستە لە من بەڕای من ئەم پیاوە بە ڕێزە کاک ئەحسان کاک ڕەمەزان پێویستە گرنگی تەواویان پێ بدرێت لەم شارەیە چونکە بەڕاستی هونەرێکی گەورە و بەڵام بەداخەوە نازان حکوومەت بە پێویست هاوکاری نەکردوون بتوانن ئەمانە کلیپێکی جوان بۆ بەرهەمەکانیان بکەن وڵا خۆ لەوانەیە بۆ خۆشیان نەچوو بتن بە دوایە و یان لایەنێک ئەبێ هونەرمەند خۆی بڕوا بە دوای هونەرەکەیە کە چوو بە دوای هونەرەکەیە ئەویش بەرپرسە بەڵام کە نەچووی بە دوای هونەرەکە کێزانێ کاگە حەسەن ئەگەر لە فستیڤالەکانە و لە بۆنەکانی حەسەن زیرەکە دەرنەکەوت هەیە خۆ دڵنیام کەس نەیە ناسی ئەوەیە بەرحاڵ
هیوادارم کە دەستی هونەرمەندان بگرن هونەرمەند شایانی دەستگرتنەوە دەبێت ڕێزیان لێ بگێری هونەرەکان پێشکەش بە نەتەوەکان بکەن ئێستا با بڕین لای گۆرانەی تر من نازانم گۆرانی دەسماڵ حەریری بڵین لە سیلێ قەبران کامێتان پێ باشتر زیاد چی بەدڵی جەنابەت بێ و گۆرانەکانی مامۆستا حەسەن زیرەک هەرگیز ون نابن دەسماڵ حەریری پێ چاک قەت کۆن نابن فەرمون دەسماڵ حەریری بینەرانی بەڕێز گۆرانیتان پێشکەشەکرێت دەسماڵ حەریری دوای دینەوە خزمەتتان بۆ درێژە بەرنامەکە. ئامان ئازیزەکەم بە تیری عاشقت جەرگم بڕاوە یانە بە تیری عاشقت جەرگم بڕاوە دڵێم بە داوی زولفت بەسراوە ئەمان ئەمانەمانی دەوە عزیز 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 امان جنە بە ناوزی چاوت گیرۆ دەدکردێم جنە بە ناوزی چاوت گیرۆ دەدکردێم دیژینم لە دەست بەرداوە ئامانە ئەمانە 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 دەسماڵ حەریری شینە شیرین داڵێ هەنگینە تاجم لە یاردەمێنم بۆچی دێڵی غەمگینە باوا بێ من دەستم داومەمێکی دابێ مەمکانی عازێ نادەم وەینە بالێم تاوەلامێم ئەگەر مەمێکەنێ عازێ دێکەم سەرێ پەنەجام کۆڵەوەر بێم. کاک ئیحسان جەنابەت نزیک ناوچەی گەرمیانی بەڵێ و ناوچەی گەرمیانیش ئیتر پڕە لە مەقامات و گۆرانی خۆش و هونەرمەندانی گەورەی لێ هەڵکەوتووە من حەزەکەم باسێک لەم ناوچە دەوڵەمەندە بکەی و چه کاریگەریان لەسەر جەنابەت بووە. بەڕاستی وەکو ناوچەی گەرمیان هونەرێکی زۆر گەورە و زۆر جوانی و ماقولیان بۆ ئەم هونەرەی ئێستا کە بەجێهێشتەوە بۆ کەسانێکی وەک من و لە دوای ئەو هونەرمەندە کۆچ کردو جێماوەکان هەزاران سڵاو گیان سڵاو و درود بۆ ژیانی پاشیان وەکو مامۆستا عەلی مەردان و حوسێن عەلی و کاک سڵاح داودا لە مەقاماتی گەرمیان بەتایبەت خاوەنی کۆمەڵی مەقامین زۆر باون لە ناو هونەری کوردیە زۆر جوانە وەکو مەقامەکان ئەڵاوەیسی قەتار و خاوکەر خورشیدی دەشت ئای ئای تا نەک حەدێکی زۆر وەکو خۆم توانیمە تا ئێستا نەمتوانێەوە بە حکمەوەی چەند لەلایەن چەند هونەرمەندێکی گەورە وەکو مامۆستا شکوڕ خەیات و وەکو کاک ڕەمەزان گەرمیانی ماوەی 2 ساڵە بێ ئەو مەقامە وەکو پێشتر جورئەتم نەکردو بێمە ناو ئەو بوارە خۆم لە ئاستی گەورەی ئەو مەقاماتانە بدەم بەس ئەوانە ئیجازەیان پێداوم کە وەکو کاک ڕەمەزان گەرمیانی و مامۆستا شکوڕ خەیات
تیان بیڵێ کە گوێبیستی دەنگمتان دەنگت شیاوە بۆ ئەو مقامانە کە ئەتوانی بیڵێیتەوە. بەش بە حاڵی خۆم ئەتوانم وەکو قەتار و خاوکەر و ئەڵاوەسیشم و تۆتەوە و مەقامی ئای و قەتار و خاوکەر و خورشیدی و تر زۆرن مەقامی دەشت و تەنانەت سێگای زۆر لە ناوچەی گەرمیانە وتراوە. ئەوانە تۆمارت کردن وتوتە یا وتومە بەڵێ تۆ بە تۆمارکراوی هەیە؟ مەقامێکم وەکو لە سوێدەیەکی پاک و جوانە بە شێوەیەکی فڕۆفشناڵانە نەم کردووە بەس لە زۆربەی بەرنمەکانی تەلەڤیزۆن و کورسات و زاگرۆز و ئیتر بەرنامەی ڕەشماڵ و تەلەڤیزۆنی NRT2 ئەوانە مەقامانەم خوێندووە. ئێستا کەم کەسمان هەیە خۆی لە مەقام بدە. من هیوادارمەوە مەقامانە کەسانی وەک جنابت کە هونەرمەندێکی تەمەنت زۆر هەڵ نەکشاوە تەمەنت زۆر کەمترە توانی ئەو مەقامانە بەتایبەت مەقامی ئەڵاوەیسی چون مەقامی ئەڵاوەیسی قورسە توانی بیڵیتەوە و دیارە هونەرمەندی ئەم ناوچانە هەمویان خۆیان لە مەقام داوە هیوادارمە سەرکەوتوو بن. کاگە حسەنگیان ماوەی بەرنامەکەمان هەرچەند ئیجلایدا بەڵام درفەت نەبوو کە زۆر پرسیایی تر هەیە لەگەڵ جنابت و لەگەڵ کاک حامێد باسی بکەین دوو هونەرمەندی ئێوە گەنج و خۆشەویستی ئەم ناوچە دەوڵەمەند و ڕاستی ناوچە شار باژێر ئێوە کە بەڕەسەنایەتی لە ناوچە شار باژێر لە شار باژێر یعنی کە سوکاری من خۆم شار باژێڕیم بەس لەم سنوورەیە بە زۆری بازیان و چەمچەماڵ و ئیتر لەم منتیقەیە ژیان وای ئەم منتەقە بەرحاڵ هەمووی دەوڵەمەندە پڕپیت و بەرەکەتە و مەقامات و گۆرانی و فلکولوری تایبەت بەخۆی هیوادارمە سەرکەوتوو بن. بینەرانی عزیز و خۆشەویست بەم جۆرە گەیشتینە کۆتایی ئەم بەرنامە بە گۆرانێک دینە کۆتایی بەرنامەکە تا دیتنەوەیکی تر و بەسەرکردنەوەیکی تر هەر شاد و سەرکەوتوو بن. هونەرمەند پاشا دەبوو تەمان بەرەوەشتا چوبایە وەک گوێزی ئازا دەبوو. شعر نووسین و موسیقای پرجۆش و خۆش دەنگی بەسۆز لای هۆن شعر نووسین و موسیقای خۆش و دەنگی پرجۆش و خۆش لای میلەتی کورد ئەبەد قەدری نییە تاو کاتەی دەمرێ تاو کاتەی دەمرێ
ئەوسا پێی دەڵێن پیاوی وار نییە ئەمان 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 براکەی بابی منۆ سيري قبراني هوايارو حاكم بمعدالة سيدارو قد نعلم ميلي أو يارو قد نعلم ميلي أو يارو چاوی چیارای سحراشیناو کلمد گویالینه پاجیناو وەک من دیم کافری ما بیناو چون سێسنی باری حاشی